لە مانگی ڕەمەزانە بەڕێزان مانگی دڵنەماییە ڕەمەزان مانگی فەقیر و هەژارەکانە من لێرەوە ڕاستتر وایە ڕوو بکەمە ئەوانەی کە زیاتر سەرمایەدارن و پارەدارن بەڕاستی ئەو سیستەمەی ئیسلام سیستەمێکی ئەوە جوانە بۆ ژیان ئەگەر سەرمایەدارەکان دەوڵەمەنەکان ڕاستتر بڵێن ئەوانەی کە خوای تەعالا سەرمایەیەکی موقەتی پێداون کە ئێمە هەمومان لە دنیا کاتین ڕاستە ئێوە زەکاتەکانتان دەربکەن والله ئەو پلانی کە ئیسلام دایناوە ئەو بەرنامەی کە ئیسلام هەیەی بۆ بوژانۆی فەقیر و هەژار ئەگەر ئەو سەرمایەدارانی کە لەم وڵاتیان بەڕاستی زەکاتی سەرمایەکانیان دەربکەن باوەڕکە کاکدانە فەقیرێکت دەست ناکەوێت پاری بیتێ هەروەکو چۆن لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزە کە ئەتوانم بڵێم لە مێژوودا ئەم قسە نەکراوە هەرو کاتە کراوە لە مێژوودا ئەم قسەیە نەکراوە کێ ژنەیە باشنی بۆ بێنین کێ خانووی نێوا خانی بۆ دروستکەین کێ قەرزدارە با قەرزارەکەی بۆ بدەینەوە ئەمە تەنها لە سەردەمی خەلیفە عومەری کوڕی عەبدولعەزیز وتراوە چونکە هەموو سەرمایەدارەکان کە لە سایە و سێبەری دەوڵەتی ئیسلامە ژیان هەمویان بە جوانی ئەمانە ئەگەر حەقی خوای لێ بدەن و یارمەتی فەقیر و هەژار بدەن بەڕاستی ژیان بۆ هەموو لایەکمان خۆشە بێ من نازانم چۆن یعنی ئینسان ئەتوانێ چێژ لە ژیان ببینە لە کاتێکا لە دراوسیەکەی سوور بزانێ سفریان خاڵیە سوور بزانێ مناڵەکەی پێڵاو نیە لە پێ با تۆ پارەی دنیاتە بێت چ قیمەتی